باجی پەمەیی ئەو باجەی ئەرکی ژنانی گرانتر کردووە. چی دەزانیت لەسەر باجی پەمەیی؟ ژنان تەنها لە ڕووی مافی ئازادی و بەدەستێنانی ئەرک و پێگا بەهۆی ڕەگەزەکانەوە ڕوبەڕووی جیاکاری نابنەوە، بەڵکو تەنانەت لە بەدەستێنانی پێداویستی و کەلوپەلەکانیشاندا جیاکاریان بەرامبەر دەکرێت و باجی پەمەییان لێدەسێنرێت. باجی پەمەیی بە ئینگلیزی پینک تاکس زاراوەیەکە بۆ ئەو بڕە پارە زیادەیە بەکاردەهێنرێت کە لە بەرامبەر ئەو خزمەت گوزاریانەدا وەردەگیرێت کە تایبەت کراون بە ژنان و گرانترە لە بەرهەمەکانی پیاوان. سەرچاوی ئەم دیاردەیەش جیاکاری ڕاگەزیە بەرامبەر ژنان. کام بەرهەمانە باجی پەمەیی دەیانگرێتەوە. سەرجەم و بەرهەمانەی تایبەتن بە ژنان، هەر لە یاری منداڵان، جلوبەر، پێداویستی پاکوخاوێنی جەستەیی، تەندروستی و دەرمان و چارەسەریەکانیش سیاسەتی باجی پەمەیی دەیانگرێتەوە و بەردەوام ژنان بە بڕەپارەیەکی زیاتر هەمان پێداویستی دەکەن کە بۆ پیاوان هەرزاترە. یەکێک لەو نمونانەی کە زۆرترین مشتومڕی لەسەرە و پێداویستێکی تەندروستی سەرەکیە بۆ ژنان باجی تامپۆن کە ژنان بەهۆی سروشتی ژنبوونیانەوە مانگانە 102 بۆ 104 باش دەدەن بۆ بەدەستێنانی ئەو پێداویستیە تەندروستیە. یەکێکی دیکە لەو بەرهەمانە کە لە بەرامبەری داژنان بڕەپارەیەکی زیاتر دەدەن دەرمان و ئازارشکێنەکانە. بۆ نمونە هەمان حەبی ئازارشکێن کە بۆ ژنان و پیاوانیش هەمان کاریگەری هەیە، بەڵام ئەگەر ڕەنگی پاکەت و دەنگی حەبەکان پەمەی بێت با ڕێژەی 190 بۆ 101 نرخەکەی گرانتر دەبێت. ئەمانە و سەدا نمونەی دیکە هەن کە تەنها لەبەر ئەوەی بەکارهێنەرەکانیان ژنن باج و نرخەکی زۆرتری لەسەرە، ئەگەر بەراورد بکرێت بە هەمان بەرهەم کە بەکارهێنەرەکانیان پیاو. باجی زیاتر و داهاتی کەمتر. حکومەتەکان دەتوانن لە ڕێگەی یەکسانکردنەوەی باجی هاوردەکردن لەسەر بەرهەمەکان ڕێگری لە هەبوونی باجی پەمەیی بکەن، بەڵام ڕەنگە بۆ زۆر کەس ئەمە کێشەیەک نەبێت یاخود درک بە بوونیشی نەکات. بەڵام هەموو ئەمانە سەلمێنەری ئەو ڕاستیان جیاکاری جێندەری و باڵا دەستبوونی پیا و سالاری کاریگەریان لەسەر ژن دروست کردو و بەردەوامیش دەبێت لە با ئامانجگرتنی ژنان. ئەم سیاسەتە لە کاتێکدایە ژنان لە بوارەکانی کارکردن و بەرپرسیارەتیشدا دووبارە ڕوبەڕووی جیاکاری جێندەری دەبنەوە. بەرامبەر هەمان ئەرک و بەرپرسیارەتی پیاوان ژنان موچەیەکی کەمتریان پێدەدرێت. بەپێی ئاماری فەرمانگەی کاری ئەمریکا، ژنان 82 سنت بەرامبەر هەر یەک دۆلاری پیاو وەردەگرن. هەروەها لە بەریتانیاش لە هەر 10 کۆمپانیایەک 8 کۆمپانیا بەرامبەر هەمان ئەرک و بەرپرسیارەتی موچەی زیاتر دەدەن بە پیاوان وەک لە ژنان. هاوکات لە یەکێتی ئەوروپاشدا ئەو دیاردەیە با بەڵگەوە سەلمێنراوە. لە وڵاتانی ئەوروپا جیاوازی نێوان موچەی ژنان و پیاوان بە ڕێژەی 113ەیە. جیالەوەی دەستکەوتنی کار بۆ ژنان تا ڕادەیەک سەخترە و لە هەندێک پیشەدا هەرگیز تواناکانی ژنان نابینرێت. هەبوونی ئەو جیاوازیە لە موچە و داهاتدا لەلایەک و لەلایەکی دیکەشەوە سەپاندنی جۆرە باجێکی وەهمی لەو شێوەیە بەسەر ژناندا بەدەن لە ڕەنج و ئەرکەکەی لە نێو ماڵدا بەهۆی بەخێوکردنی منداڵ و بەڕێوەبردنی ماڵ سەپێنراو بەسەریاندا دۆخی ژنان هێندەی دیکە خراپتر دەکات. ڕەنگە هەندێک جار کار لەسەر توانە و پێشکەوتنەکانیشان بکات. لە ئەنجامی ئەمەشدا بەشی هەرە زۆری ژنان لەژێر دەسەڵاتی پیاواندا بمێنەوە و نەبنە خاوەن ئیرادە و ئازادی خۆیان.